جوانێ بەخێر بێ حەڵم نایتێ ئەو قۆپچارەم بۆ داخە بەسەر چاو پێی بە جوانی دەست خۆش بیخۆ بڕۆ مەمنونم شرف ئەوە حاڵەمەیتیین کاکە ژیان چی بکەین ئەوە ژیانەکەی ترە بێ ئاوی بێنە سەر من دووشەوە ناڵم چمە ماڵەوە تۆش دەرکراوی کاکە گیان جامە کەی دەرنەکراوی یەم بۆ ماڵیەوە یێ بۆ ماڵی ئەمە هیچ بچم بۆ چووە چۆرە کاکە من خۆم دەرکراوم جا تۆش بەر بۆ ماڵەوە خوا جوانە وەرە کوێ چی لەکوێیە چوارەوە دانیشە جارێ لەوێ دەبڕۆ ژیانمان چاک تەحتیم بوو هەست بە مرۆڤایەتی خۆم ناکەم ئێستا وەرە کاکە گیان ئەمەش نەبێت ئێمە ناژین کاکە گیان ناژین بەڕاستی ڕسوا بووین ژیانمان لە دەست دەرچوو ئەڵێم شتێکە پێ نییە بیخۆین وڵی کاکە من هەرچیەکەم پێ بۆ خواردمەوە تەواو وەرە شروع بناڵم نانەڵێم نان برسیمە خۆی گیان وەرە نانم لەکوێ بوو من خۆشم برسیمە گوێ بگرە کە لەوێگەیە ئەزانم لەکوێیە میشۆچین لەوێ خەوین